بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان، خۆشحاڵم کە خوای پەروەردگار تەمەنی ئەمانەتی پێبەخشین و کۆتا بەرنامەی ئێوارانی ڕەمەزانتان پێشکەشەکەم. خۆشەویستان، بە درێژای ئەم ڕەمەزانە لەگەڵ ئێوەی خۆشەویست بووین بۆ هیوای کە توانی بێتمان لەلایەک ئەو کار و کردەوەی کە کردومانە لە چوارچەوەی بەرنامەکەیە بە نێتی باش خوای پەروەردگار لێ وەرگرتبین و هەروەها لە کۆتاییە تەرازووی ئەعمالمان، تەرازووی چاکەکاریمانی پێ قورس کرد بێ. و لە لایەکی تریشەوە سوپاس بۆ ئێوەی خۆشەویست کە بەردەوام لەگەڵمان نابوون، بەردەوام متابعی بەرنامەکەتان نەکردو و بە پێشنیارە جوانەکانتان و بە ڕەخنە باشەکانتان بەرنامەکەتان دەوڵەمە ناکرد. بۆ هیوای لە کۆتاییە ئێمە شتێکی باشمان پێشکەشی ئێوە کرد بێ لەم مانجی پیرۆزی ڕەمەزانەدا ئینشاءڵڵا. خۆشەویستان، کۆتا بەرنامە کە پێشکەشتان یەکەین لە گوندی سیامێوەین. فەرموو با پێکەوە ئەم ئێوارەیە لە گوندی سیامێوە بین. سوپاسیش بۆ کۆمپانیای دۆلفینسی کە بە درێژایی ڕەمەزان لەگەڵمانە بوو و هەروە سپۆنسەری بەرنامەکەی کردین. شوانی قوربان، باشیش کرد، باشت شوانە چاشی دەنگ و باسە، شکر باشی، خوای گەورە تاعات و عیبادەتیشتان قبوڵ کە ئینشاءڵڵا. ئینشاءڵڵا. با بزانم لە سیامەیە بە چی مەشغوڵی؟ وەڵا بە حەیواناری وە مەشغوڵ. باشە. حیواناری با بزانم ڕەشەوڵاقت هەیە یا وەردە حیوان؟ وەڵا دوو مانگام هەیە، نایدن مەڕم هەیە. بۆ شوێنەکە دڕ نییە، شاخ و داغ نییە بۆ مەڕ باشە؟ وەڵاهی ناچاریە، ئەرز و ئاو شتێکی وامان نییە کە پێوە خەڕەبین، ئەینا بەرەوەڵا بۆ مەڕ گوناحە مەڕ لە وڵاتە بەخێ بکەیت. هێنە ناسکە نەرمانەکە هەرەوەڵا ناسکە. باشە. با بزانم ئەم ساڵ بۆ تێر خواردن و ئەوانە تێرەخوا قوربان بەخوا ڕەنگە هەژ ڕۆژ 9 ڕۆژ بێت تێرەخوا، بەڵام هی ئەم بێبارانیە وای لێ کردووە خەریکە ئەویژە نەمێنی، ئەینا 2 ساڵە قەیرانێتی حیوان تێرجا ناخوات. باشە، تۆ پێم بڵێ ئێوە پێشتر جیاتان بۆ دووری لەم دەشتا شوێنی ئەوەتان هەبوو کە جیا بدورن گزرەی بۆ بکەن و گزرەی بۆ بکەن و دوایی بۆی زستان بێنێ؟ بەڵێ بۆمانە کرد، بەڵام ئەم بێبارانیە ماشەڵا وای کرد گزرێژی نەهێشت. جا ئەوە هەڵ نەستاوە بیدورن؟ ناواڵە. باشە. ئەی تۆ پێم بڵێ بەرنامەتان چییە بۆ ئەم ساڵ بەتەمان حیوانەکان چۆن ڕاگرن؟ وەڵاهی بەرنامەمانەوەتانێ ئەوە کە گۆشتی بێ بیفرۆشین و ئەوەیشی کە گۆشتی نەگرتووە زۆر بەمان وایە، ئەمانوێ تاوەکو ئەم تۆزە سەوزیە ماوە دوای ئەم سەوزیە کە تەواو بوو گلی یەینۆ بیفرۆشین، ئەیچی لێ بکەین کە بەخێو نابێ. باشە، خۆ حیوانەکان بفرۆشی خۆ دەیەکە چۆن ناکەن؟ نەچۆڵی ناکەین نەوەڵە بزانین تاکە ئەم قەیرانەیە بێ. ئەی با بزانم لەگەڵ مانجی ڕەمەزانە وەزەتان چۆن؟ وەڵا لەخوا بەزیابێ وە ئەزمان باش. هیچە چیتە دەرەوە ڕۆژانە هیچەکەی لە مانجی ڕەمەزان؟ بەم یاڵۆ شوان بوو، هەتا ئێوە هەرارەواڵە ئێوەرە هاتم. وەڵا شوانیش بڕێ بە زەحمەتە.
هەرەوەڵا شوانی وڵاتی ئەمەی لێرەوە بێ بەرەژوور هەڵگەڕێت و لێو لە سەرژێ داگەڕێتەوە نار وەزتان لەگەڵ ئەڵغاما چۆن وەڵی ئەلغامیاتی ئامیاڵە سەرەوە هەرەوەڵا قوربان پندێکی کوردی هەیە ئەڵێ منجەڵی مەردان بە 40 ساڵە کوڵێ مەبەستی چییە؟ وەڵی مەبەسی لۆژی ئەم دوو ئیداریمانە بێت هەرەوەڵا ئەڵێ منجەڵی مەردان بە 40 ساڵە کوڵێ دەخۆمەی ئەمانەوە نازانم کەی یەتەکۆ وڵی ئەوانش نزیکی 40 ساڵەکەی نزیکی 40 ساڵەکەی کردو هەرانە جێ خۆشیە قوربان سەلام عەلیکم. وعليك السلام ورحمة الله بخير يا أخوة. سپاس دەکەین بابزانم وردە بەرەو کۆتایی ڕەمەزانە چین بابزانم لەگەڵ وەزعی ڕەمەزانە چۆنی لەگەڵ ڕەمەزانێتیا چۆن ماشي. باش بابزانم ئەم سیامێوەیە بە مەشهورە بە ئەوەی کە فەقەی تیا بووە حوجرەی تیا بووە مەلای باشی لێ بووە تۆزە لەو مێژومان بۆ باسکە بسم الله الرحمن الرحيم. خوي القرآن فرمي إنما يخشى الله من عباده العلماء. في غمار فرمي فضل العالم على الناس كفضل القمر على كواكب الشتيجة. ما بس ما هو كوا أمدي يما أم قدي يما عالمي باش تيابوا فخو حجران بوا تسلسل باسيان كم يكم ما مصاب فتاحي كوري ما مصاب من سليماني سردوشي هاتو تأمدي ما هو يقدر من نبير منايه أو كبابير مع نبير دواي أو ما مصاب أنا حمي لار بيهم تو أنا حمي لار يعني أونية علم بوا وقود دراسة شون برجلي والعالمية أوجد المكان يعني علم لار بخرز بك والله خرز ما وصل أنا حمام مدتي جزء لبنجا كانوا تا شسكان لم دعا فقي شاكبو آخر ما دخلون مثلا جمع جوامع خيونو عقايد خيونو على كتبانيان ما وصل لخدمتي من البوم أو كو من أنا دانيش اللي يفتربانا كدرس يفرق براسي يعني ما وصل عالمك يعني لناو هم كدوسانا رنا عالمي تروح هاكم ببي حتى ما وصل كريمي بياره روج هابو دياني لبيانو هاد بوير حتى زور برسيبه بوايا الشرعة برسيبه ما مثلا محمد عالم أي دواي أو يتل فقيبو ملا جلالي دميو كان فقيه هورامي فقيه أورات الليلة أخوانش لخدمة أبو درسي بي أو تنتي ما مثلا نخوش كوت وفوتي كوت أو روي دواي وما موسى عبد الله سليمان من هاورد ينبوئه لو كاتب من عليهم لش سكانا دسم كل بخوندن للاي تو تشيل للأخوانت والله قرآنه ندواي وتسيب في زنجاني دس بيك يتأوي بعد كل شبو تازة دي كلو ديو ندواي هو كأو روي أو فقي كمبو ما صار عبد الله دواي أو منا كريمي سردوشي منا كريمي سردوشي منا زيرك بو لم دعانا سردوشي عفوتك منا زيرك بو ليربو فقيبو من إزهارم لنا أخوان دوا إزهارم لنا أخوان يتأوي بعد كل شبو تتمانو يما ماينو تشين بو أمري وانا بو أخوان دن أرزكم لدواي أو ما وصل عارف ما نهاون ما وصل عارفي يجهل سردوش عبو بس ما وصل عارف براسي أكل زمانه عهدي عالم بواي احترامي اللي يقول بيا بوك وغزالي هملا عرفانة هملا سردمي بو أنا ولا أنت زور عالم بو هندي فتوايشي بوخوي كفتواي ده حتى بردي بو حجاز لو هم وان هنا نسد نسيو عفرين كرت يتم دواي أو ما وصل عبد زينب معنا هاول ما وصل عبد الله لا يشهر في خيبو أما لا جلالي من المامي وتقريبا كان فقيه كلا خدمة أبو أوانيش الحمد لله بيجينو بون بملاو خدين تواكل
لە دوای ئەوەی تر وردە وردە هاتە سەر من ماوەیە لەم دیا خۆبەخشانە مەلایەتیمە کرد بۆ ئەم دیە ئەو جەماعەتم بۆ کردن و تاروشتم بۆ ئەوان لە دوای منیترم ئەم مەلا کە هاتیونەوە وەختی خۆی دیەکەدا گیرا و دوای داگرتومە کە ئاوان بوو ئەم دێ دیاتی و من هاتووە ئەم دێ هاتمە ئەم دێ تقریبا مدەتی لەم دیا بووم پێویێژوشتم بۆ کردن من بارم کرد بۆ سیساق مەلا ڕێبوارێ مەلا ڕێبوارە هێنا بوو ئێرە مەلا ڕێبواری ماوەی ساڵە 2 ساڵ لەم دیا بوو هەر لە دوای ئەویش تقریبا مەلا سۆران و نازام مەلاکی و ئالوانە تقریبا تا ئێران هێناوە ئیتر تا گەوێتە سەر ئەم مامۆستا ناویکی محەمەد مەلا محەمەد خی گەورە مەوفەقت کە یاخوا لەش ساق بێ ئێمە هەر جێگای عیلم و تەخوا بووە الحەمدولیلا پیاوانی باشی تیا بوو کۆمەڵە پیاوێکی تیا بوو کە هەمویان مردوون هەمویان پیاوی باش و خواپەرس و دینویست و هەرمانە ئیتر بەڕاستی بەس ئیسە کەوتۆتە سەر دەستی ئەم گەنجانە خی گەورە هیدایەتیان بۆ ئامین ئامین ئینشاءڵڵا خی گەورە موافقیانکە لەسەر خێرش مادام پەرێزێکی باش هەیە پەرێزێکی پاکە ئینشاءڵڵا ئەوانیش هەر بۆ ئاڕاستەیە یەکەمە هەر بەرە باشیان الحەمدولله بابزانم لەگەڵ ڕەمەزانە وەزت چۆنە خوا گیان بە زیابێ ئەو نەباشین مەگەر خوا بزانە چەند باش و دەخواگیان بە زیابێ تۆ پێم بڵێ بۆ خۆت بە تەنها کەبانوویە شکر کەست لەگەڵا هەیە وەڵا هەر خۆم تەنیا کەیبان و بەرنامەی ڕەمەزانە گۆڕە بۆ خواردن جاروایە خواردن زووتر دەبێت لێنێ یا مەسەنە خواردنی باش لێنێ بێ هەمووی ئەوارەیە جارە خواردنی باشە بێ هەر لە کاتی خۆیان خواردن دروستەکەین و حازریەکەین ینی تۆ بەرنامەتیش نەگۆڕیوە ناوەڵا تۆ پێم بڵێ ئەرکت قورسە لێرە ناوەڵا شکر باشی لەوە پێش ئەرکمان بوو بەزی 3 مانگامانەی تر ناوەڵا ئەرکمان زۆر نییە پێشتر چیتان هەبووە ئەرکتان قورس وەڵای تر حیوانمان بوو مانگامان بوو بەزی تر 2 ساڵە حیوان و شمانی هەر مانگامان هەیە سیامێوە بۆ حیوانی ورد باش نییە یا قورسە ڕاگررتنی شکر بەزیێ من بۆمان بەخێو ناکرێ کوڕێکمانێش تااقەتی زۆر شوانی نییەم جارە ئەبوو بەکری خۆی ناتوانانی و کوردەواری جارانە گوت یەکتەن خەڵکی یەکتەن بۆی ناکرێت باشە بە ئێستا ببزانم چت ماوە ئێستا ئیسێ 2 مانگامان هەیە ناڵێم 2 مانگامان هەیە جگە لە مانگە هیچ حیوانی ورتان نێشت ناوەڵا 2 مەڕ و 2 بەرخمانیاوەتە لە حوسە وەچی تر باخ و باغداری و ئەوانە هیچتان هەیە هیچ خمە لەخوا بە زیاوی هەمانە باخە هەنارمان هەیە و گوێزمان و پارەکە بڕیومانە و ئەم جارەی تری سێ تەماتەیەکەین و خەیارەکەین بە شخۆمان و تاو ئاو چۆنە لە سیامێەوە باش نییە ئاو باش نییە ئەم ساڵ بەفر زۆر باری ئارەوەڵا لەخوا بە زیابێ و نەباری نزیکەی 15 شەو نەچووەت و ئەی زۆپای دار و ئەمانەتان هەبوو زۆپای داریژمانەیە ئارەوەڵا لاتان بردووە ئێستاە کورە هەر پێش ڕەمەزانان گۆرە سەلامەتان کایە یا سەرکەوتوتانکایە لە خاتونەکان و دەست پێ بکەم یا لە کوڕەکانەوە لە کچەکان و یا لە کوڕەکە ها بۆ لە کوڕەکانەوە دەبن بەعکسەوە لە کچەکانەوە دەست پێەکەم بەس بەر نەبمەوە چۆنیت باشم ناو چییە سۆلین سۆلین ناوەکەی خۆت پێ خۆشە بەڵێ باشە سۆلین بە ڕۆژوویت بەڵێ ینی ئەم مانجە ڕەمەزانە هیچ ڕۆژۆکە نەخواردووە با لێم خواردووە بەڵام زۆریشت گرتووە بەڵێ باشە ئافرین بۆ تۆ ئافرین سۆلین لە مەکتەبی بەڵێ لە پۆلی چەنی 4 ئافرین زیرەکی باشە تۆ لەو سەربان ناترسی بەربیتەوە نەخێر کاتی تاریشش ناترسی با کاتی تاریشی ترسی باشە تۆ ناوچیە ئەنوشە ئەنوشە خان تۆش ناوەکەی خۆف پێ خۆشە بەڵێ نایگۆڕیت نەوەڵە باشە تۆ پێم بڵێ سەری تەلەڤیزۆنەکەی بەڵێ سەری چ کەناڵەکەکەی سی NRTC و ئەوە ئەوانە ینی تۆ سەیری شتی مناڵانەکەی وانە ئەی سەری ناکە ئافرین بەڵێ سەریەکەی بەڵێ باش
بابزانم تۆ ناوچێمان پیاو بەڵێن کاک بەڵێن بەڵێ ئافرین بۆ کاک بەڵێن باشە بەڵێن تۆش لە مەکتەبی بەڵێ لە پۆلی چەنی یەک یەک قورسە قورسە نەوەدا قورسە ئاسانە باشە ئافرین تۆ لەگەڵ هاوڕەکانی یاریەکەی یاریەکەی باشە حەزت لە چی یاریەکە وڵای تریشە هەموو یاری هەموو یاری یاریەک باشە ئەی بابزانم هاوڕێکەم ناوی چییە سەفین کاک سەفین دەنگ و باسە چۆنە باشی وەڵا باش لەگەڵ ڕۆژوە چۆنی ڕۆژ وەڵا باشم باشی بەڵێ. ینی چۆن باشی بە ڕۆژوویت ئەرە وەڵا ئافرین بۆ تۆ تۆش بزانم لە مەکتەبی بەڵێ پۆلی چەنی چوار سەفین بزانمەزانی جۆرکەکەی من چیتایە نەقڵ نقڵ ئافرین زۆر باشە بابزانم ئای هاوڕێکە و ناوی چییە نام حەمەدە محەممەد جان تۆ ناوەکە خۆ پێ خۆشە ئەرە وەڵا تۆ ئەزانی ناوی محەممەد ناوی چ زاتێکە چ کەسێکی ناوی پێغەمبەرە ئافرین صلی الله عليه وسلم یعنی تۆ پێت خۆشە کە بە ناوی پێغەمبەرەوە کراویت ئەرە وەڵا جا باشە ئەو ناوە مەسئولیەتە تۆ بە تەمای بەو ناوە چی بکەی شاڵ ماسا ئەمەوە نوێشکەم و مسلمان بوو ئافرین کوڕە تۆ زۆر پیاوی دەست خۆش بێ کەواتە تۆ ئەبێ بە کەسێکی زۆر باش وانە بەڵێ تۆ بێ هاوڕەکانی خۆشت خۆش بێ باشە بەڵێ باش ئافرین بۆ تۆ دەبا هێنتان بەمێ ئەوەی کە بە ڕۆژوو ئەبێ هەڵی گرێ بۆ ئێوارە باشە دەفەرمو سلام عليك السلام بخير بني أخوة وبخير بعد نيكا أنا غدا ناقمو نسخو شيطان يا بخير بني أخوة سپاس دەکەین با سەرەتا لە ڕەمەزان بپرسیم بزانین وەزت لەگەڵ ڕەمەزانە چۆن الله شكر لأخوة بزي باش نشكر سپاس یەک تۆز بێتاقەتی بە دمچاوتەوە دیارە والله إمرو تونيمة خێر بۆ تینوت بۆ ئەمڕۆ والله اعتبار يا كذا لو فردي قولوا سو فياتو من تايرة ئەوە نا بله وكاري أوه هۆکارەکە ئێمە بووین نا خوم ئەوزانی لم فردك وبفيهاتو ما تبو أقرا وەڵا جا دوورە ئەی باش سارە نەبوو چی أنا والله سيارة كم دوش إلى دي خوا سيارة لي يدين يعني تعديلية جي مشتو تعديلي كابو با بزانم لەم گوندی سیامەوەیە بە چی و مەشغوڵی والله من خوم توزة دائرة هي لا كار وزارة من مكتبي أقراها سیامەوە ئێستا چەند ماڵە تقريبا 5 مالك أبيتت بزانین ڕوو لە ئاوادانیە شکوریا ینی بەرەو چۆڵی والله برو شغلي هۆکاری بەرەو چۆڵی جگە لە مەکتەب و ئەو شتانە چیترە والله هموي هوكاري دا صلاة كصابتي يعني تصلاة دا صلاة هوكاري لا دكان داكاو لا راسيكي إذا كان يجي كابران داجي بلا مالي شوني كيراو جاني تا باشە با بزانم ئەوەندەی کە ئێستا بڵێن ئەو 5 ماڵێک کە لێرە هەیە بە چیوە مەشغوڵن والله هەنێکی بە بەتاڵیەوە هەنێکی بە باخ و باخاتۆ هەنێکیش بە ئاژەڵداریو پرسیارمان کرد معلوماتمان لەسەر ئاژەڵداری وەرگرت بەڵام باخ و باخات چیتانێ وەکو هەنارە زیاتر هەنا گوێز بەس زیاتر هەنارەکەیە ئەی بۆ بە ئێرەڵەن سیامەوە والله ئەو سیامیە خۆیتر لە پێژە ئەو ناوە هاتووە بە سیامەوە مێوتان هەیە ڕستان هەیە والله بنە باشە تۆ پێم بڵێ ئێستا تۆ دڵ خۆشە بمانەوەت لێرە من بەڵێ تۆ ئەگەر قسە لەسەر ئەو بێ بڵێن سیامەوە چۆڵەکەن بە تەمای کەی چۆڵی کەیتۆ من وەکو خۆم لەوەچەوە مردن وا بەرنام هەیە خی گەورە مەحفوظتان کایەخوا کوتت باخ بە زۆری هەنار
باش بۆ هەنار چۆنە وەڵا باش باشە لەخوا بز ئەی درەختی تر چوزانم سێ و قەیسی و خۆ خۆمان ژێزە من خۆم حاڵان سێوم هەیە خراونێ باش جەوی ئێرە بۆ سێویش بە سێو باشە بە سلام علیکم چۆنیت باشی سەلامەت یاخوا بەخێر بیتەوە سەلامەت یاخوا تۆ هەست ناکەی زۆر سەریعی وەڵایتر لەنج یعنی تۆ بۆ حەزەکەی سەریعی بکەی سەرکێشی بکەیت وەڵایتر نازانم لەنج چەند ساڵە سایقی وەڵاوە چوارە ئەرە وەڵا ماتۆڕەکەی خۆتە یای براکەتە وەڵایی باوکمە باوکتە ئەرە وەڵا تۆ سەریعتری یا باوکت وەڵا باوکم باشەڕە تۆ هەست ناکەی ئەخر ئەم شوێنە ئەم هەموو چاڵە جادەکە باش نییە خوا نەخواسە نۆک و وەربگەڕێ یاشتێک مان باش نیە بۆ قیر ناکەن تۆ لە داخی ئەوەی کە بۆتان قیر ناکەن ئاوە سەریع ئەیچی ئەبینی تەبوو تۆز چۆن درێژەکەی تۆ لە دوای خۆتەوە ئارە وەڵا حەزت لە سەریعە ئەرە وەڵا تۆ پێم بڵە ماتۆڕە چی پێەکەی وەڵایتر ئیش بیەک ئیشی چی وڵاغداری ئاواچی بۆ شوێنەکە شوان بی ینی وڵاخەکانی پێجێڕیتەوە پێهێنیتەوە بەس ئەس وڵاخەکان چوونە پشت ئاوایەکەەوە بۆ شاخی سەرە چۆنیان هێنیتەوە وەڵایتر بە پێشین بوویان بە ماتۆڕەکە تا کوێچی وەڵاش پێچێکی تایە لە پێوترێگڵەکەەوەی بین تاویتر تەوە ئەی تۆ پێم بڵێ لەگەڵ مانجی ڕەمەزانە چۆنی وەڵا باش باشی ئەرە بە ڕۆژوویت ئەرە وەڵا ئەم ساڵ هیچ ڕۆژوێکە خواردووە ئەرە وەڵا یەک ڕۆژم خوارد باشەوە مادام یەک ڕۆژە بەسیتە شکر باشە ئەی بە ڕەمەزانت پێ خۆشە ئەرە وەڵا زۆرم خۆش ئەم شاخوچێەوەی ئێوە شوێنێکی تیانە کە ڕێواز و ئەو شتانەی لێبێ بەرەوەڵا تۆ ناچی بۆ ڕێواز ناوەڵا بەخات ئەلغامی تایە ئەبێ خۆ بپارێزی ئافری هاوڕەکان شتی لێ ئاگادار کەرەوە باشە بینیم ماشەڵڵا لە گوندی سیامێوە دوکانێکی پاک و خاوێن و ڕێکوپێکت هەیە ئەوە چۆنە ئەم سەلیقەیە چۆنە ئاوها لەم گوندەیە ئاوا حەزت کردۆش شتەکان ڕێک و پێک و پاک و خاوێن وەڵا ئەلحەمدولیلا پێشتریش هەر بڵێن سایق بووم ئیشی نەفەرات مەکرد پێشی دوکانەکە یعنی لە کۆمەڵێ سایق من لەناو سایقەکانە کەسێکی تایبەتی بووم بۆ نەزافەتی ناو سیارەکەم دوای ئەوەیەک کە دەستم کرد بەم دوکانم دانا کاشیم کرد و ئاوا جبزوەرد و پاک و قوتە و ڕۆژانە بەخوا ڕۆژی وایە دوو جار تا سێ جار پاکی ئەەکەم و خزمەتێکەکەم و شتەکانیش ڕۆژانە بەسەریان ناگەڕم بۆ ئەوەی بزانم چی تاریخی نزمە لای بم وی بمە دەرەوە خی گەورە بازارە بە ئینشاءڵڵا خی گەورە ڕسقێ بە بزانم گوندی سیامێەوە ئەوەنە خەڵکی تایە کە دوکانەکەی تۆش بەشی ئەوە سەرفیاتی هەبێت کە ناومێد نەبی وڵا ئەلحەمدولیلا تقریبا نزیکی 45 بۆ 50 ماڵێکە بین و ئەم دووە سێ دەیتریش لەکەوانەمانەوەیە بۆ ڕێر و دوو بۆ ڕێر و جۆمەرەسی و ئاواش گوندی خڕنووک و هەتا گەنجی زەنگی سەریش ئەوە کە لە جاڵەقیرەکە لە ئادەیتۆ یان بۆ لای من زۆر جار بۆشت چونکە شتەکانم هەمی سعری مناسب بۆ حساب کە سعری جملە و هەفتە بازاڕەکانی شارە بەخوا هەمی سعری مناسبم لە سەریان داناوە ئێستا من بینیم ماشەڵڵا شتی باشت هەیە خەڵکی ئێرە پێویستیان بۆ شار بە چییە بێ ئەگەر تۆ نەدبێ وەڵاهی وەکو پێویستات ئەوە هەر بیگ لە ڕۆن و شەکر و چای و برنج و خوێ و لە دەرزیوە هەتا دەرزیش هەمی کامل لەخوا بە زیاد بێ مەسلەی ئەیتر پیاڵا و ئەوەی شتی پێویستاتی لا دێبێ یعنی بە زۆری هەمە مەگەری کەسێک هەر خۆی حەز بە شار بکات و بڕاتە خوار و ئەشیا بێنێ بۆ خۆی ئەناوەکو پێویستات ئەلحەمدولیلا هەموو شتێکمان هەیە بابزانم لەگەڵ مانجی ڕەمەزانە چۆنن ینی مانجی ڕەمەزان لا ئێوە چۆنە گوزارێ لەم کۆتاییانەیە بە تایبەتی لەخوا بە زیاد بێ ئێمە بە تایبەتی وەکو گوندی سیامەوە هەر لە باو باپیرمان و لە مێژەوە هاتووە کە سەرەتا بێمامۆسای ئاینی نەبووین ئەم جارۆکی وەکو قەزەی ڕەمەزانیش ئەلحەمدولیلا گوندێکی تایبەتین بۆ قەزەی ڕۆژوو ڕەمەزان ئەو نە پابەندین بە دینی ئیسلامەوە بە ڕۆژوی مانجی ڕەمەزانەوە کاک سەرکەوت پندێکی پێشینانەیە ئەڵێ منجەڵی مەردان بە 40 ساڵە کوڵێ بابزان گرنگەوەی تۆ تێبگەی منجەڵی مەردان یا بزان قازانی مەردان بە 40 ساڵ دێتە کوڵ بزانم تۆ چۆن تێگەی وڵی ئەویان من بیستومە بڵێن هەر وتیان ئەڵێ قازانی مەردان بە 40 ساڵ دێتە کوڵ بەڵام جوابەکەی ئیسە بە سەریعی نازەهم چییە جوابەکەی تا هەرەوەڵەوە زۆر هینیش نییە زۆر ئاڵۆزیش نییە منجەڵی مەردان بە 40 ساڵ دێتە کوڵ بەسی لە پیاوی بە تەحامل و کەسی بە تەحاملە کە تەحامل بێ هەر شتێک یعنی ئەڵێ هەر شتێک بکەویتە شوێنی لێ ماندوو نەبی بە دەستی دێنیت ئەوە ژەر پەندی کوردیە تقریبا نزیکی کردەوە
گیان سەلام عەلەیکم با سەرەتا لە ڕەمەزان بپرسم بزانم وەزعت لەگەڵ ڕەمەزانە چۆنە؟ خوا بە زیاو بێ 12 تا شەگاریژم کردووە من ڕۆژوم هەر نەخواردوون لە نوێژ و ڕۆژوە تەواوی نیەمە لەخوا بە زیاو بێ الحەمدوللا مامۆسای چاکمان بوو تربیە گراوین هیدین لەخوا بە زیاو بێ و ئێمە وای لێل ئەو هینا ئەو 73 فیرقە کە ئۆمەتی پێغەمبەر لە ئاخر زەمانەکەوێتە 73 فیرقەی لێپەیا بێ ئێمە واین لە هی فرقەی ناجیە فیرقەی ئەڵڵا بەڵێ ڕاستە فەرمن خوای گەورە ئینشەڵا سەلامەتان کا و عاقبەت خێر بن با بزانم مام نووری چیت بەبیر دێ پێت خۆشە بۆ تەلەڤیزیۆنەکەی ئێمە چیمان بۆ باسکەی وەڵی چی بۆ باسکەم ئەگەر ناسۆری ئەم کورتە بۆ باسکەم ساڵی خەریبی تەواو نابێ ناسۆری کورد بۆتەوە بۆ حساب بکەم پاییزی 61 ماڵمان لە هەوارە بوو لە کەپرا بووینە ئەسەم زەمانە حیوانمان بەخێوە کرە شوینە کەپربانمانە کرد بەهاران پاییز بوو کابرایە سابیری ناو بوو سابیرە سێوەیان پێ و ها بەم دیهاتانە گەڕا هەردێ دوو نەفەری دەنگە بچنە سەر ئەم جادە کە بوورە لە حکوومەت دەروێشیش بوو وەختی خۆی دایکم وتیەوە بۆ کوێ ڕێی مار خۆر وتی کوردایەتی بۆ زیینوەکەمەوە بە ناوی حەمەشی عەبدولکەریم بە دروست کرا هەوڵ پاییزەکەی دێ دوو نەفەرش بێن بچنە سەر ئەم جادە هەموو دێ دوو نەفەر ئەوێن لە حکوومەت ڕێ لە حکوومەت بگرن وەڵا بۆ بەهارەکەی شلێر ها بە تەور و تەوراس و تاپڕۆ ڕۆین کونەکەی دەربەنی خانیان گر لە حکوومەت بەخوا کە لەو لاوەها دەبابەشین ماڵینی ئیتر لەو ساوە واین لە ئەشکەنجە تا ئیمڕۆ بە قوربانم وای لە ئەشکەنجە ئەم کووردە دوو کەڕە شۆڕشم گێڕا ئەم شۆڕشی ئەیلولخان بەخوا شەڕی بەرزانم کرد هینی قەرەواخم کرد 50 شەو لە زۆزگا بووم ئاخر جەبهە لەمیژاد ساڵێ دروستمان کردەوە وتمان بۆ میلەت یەکەین کەچی درۆیان کرد بۆ میلەتیان نەکرد درۆیان کرد جا بەچەند کەسێکیان لە مەسوولەکان وتم یاخوا قەزای کەروێشکتان لێکەوێ کەروێشک بەیانی لە لانەکە هەڵێسیێنی ئێوارێکێتەوە لانەکەی خۆی لادێ ئەم میلەتە لانکەی ئێمە بوو ئەها ئەمان بۆ میلەتیەکەین جوانتان کرد جا وتم کابرایە بوو ئەو زەمانە خەڵک بەهینە ڕۆی بۆ حەج بە ئامانە کابرایەت و تاقاجی حاجی عەزیزی ناو گەی بوو نەحەمرین وتوی ئەمە کوێ وتویان ئەمە بینی کورد و عەرەبە ئەزە سیمایان پێ بوو خوا عەفیکە تاکی لە پێڵاوەکانی خستە خوارۆ ئەخاتە خوارۆ ێژێ ئەمە بینی کورد و عەرەبە جا بە چەند کەسێکیانمون لەم قایدانی ئیمڕۆ کە خوێنمانە مژن وتم ئەمریکاتان هاوردە ناو جوولەکە لەو ئانا بۆ میلەکەتان لە هینان حەمری نانە چەقان ئەها دەردەکەی شکرڵای بابانتان لێ هاوێژێ شکرڵای بابان ئەمێژم چوو ئەوێژم چوو بە جارێ ماڵی وێرانم ئەها چۆن ماڵمان وێران بوو بەخوارد لەخوا بە زیاو بێ چەند تەشە بسییان لێ کردم معاشی بۆ بکەین چی بۆ بکەین وتمە دینارێکی وەرنارم چونکی حرا بە حرامی زانم کەواتە با بپرسم فرسەتە با بزانم ئێستا ژیان لەسەر چییە و بە چی ژیانت بەڕێکی لەخوا بە زیاو بێ ئێمە لە باو باپیرمە و باوەگۆرەمە و باوەگۆرە شەریبەگوم و عەلیبەگ و هەتا مەحمی باوکم حاجی مەحمی سیامی و لەخوا بە زیابێ خەڵکە زانێ دەستمان نەگرتێتەوە ڕەنجی شانی خۆمان خواردووە شان و باهی خۆمان لەخوا بە زیاو بێ بەخشندە بووین بێنە نەبووین بابی خۆین ئەو معاشمە وەرنەگەر چونکی وتم ئێمە ئەم معاشە ئێمە پێشمەرگە بووین بە هەردوو بەردەوە کە بکابرا لاپاڵەکە های لە ژێردا لاپاڵەکە یا لە دەکان شبعەیە کرد کاو لێ کرد ئەوە ئەو میلەتە وەکو یەک بوجەی بواە ژیانی بواە وەڵی من بە حرام زانی خاڵەوە بە قوربانم هیندڵم بۆی لێنە لەخوا بە زیاوێ و وەزعمان باشە و ژیان باشە لەخوا بە زیاوێ و قەناعەت ژیانە قەناعەت سەرکەوتووە ئینسان قەناعەتی بێ ئێمە بە برسی بەتینوی ئاوردمان جا وەختی قازی محەممەد کە شۆڕشی گێڕا 8 ساڵ چەکەکەی برنەوە دێموکراتەکەی ئەوم لە شانابە و شۆڕشی ئەیلولبە 2 ساڵ وازانم شۆڕشی گێڕا سکەی دەرکە سکەی سیلاح مەلا سەلاح جاکە وەختی دۆسەکەمان گرتی بۆ بردی بۆ پێی ئێعدام شعبەکەی هەموو لێکۆ کردو
چاوێندا بەست وتی چاوم کەنەوە وتی بۆ چاوکەینەوە جەلابەکان خۆیمە ئادام تەکەین وتی وەڵی ئەوە ناڕێیم نەکردە بەرامبەر بە میلەتەکەم تا ڕوونەیە چاو بەرزەکەم با تاشگیانمە ئەرتیا چاوم لە میلەتەکەمەوە بێ ئەویانی ئەو نەحەبی میلەتەکەی لە دڵامەمان ئەمانە ئەویانە کرد ڕەنجیانە بۆ میلەت چەند ساڵ لە پاپایزی 61 بۆ دڵی کورد کە کەرکووک بوو دڵی کەرگۆکەکەیژیان ئەوە بووە کە بینیت و ئەبێ هەیە کوردستانی خۆمان ئاڵتونە لیرەیە ئەبوو ئەوانیان فرۆشتایە ئەبە ئەوانیان کردیان بەسەرەکەی مەلای مەشهورە کردیان بەسەرەکەی مەلای مەشهورە جا مەلای مەشهورە چوو بۆ لا حەلاقێ سەر چاکە هەر خەریک بوو هینی موسێکی لێ و تۆزێکی لێ گوڵێ هین لۆکەی پیاش ئەنا بە شوێنەکەیە دوایی مەلاوتی وەڵایی سەرتان کردم بە لۆکە ئەما وەڵایی کورسانی خۆمان مەلا سەلاکرا بە لۆکە دەردی سەرەکەی مەلای مەشهوریان لێ کرد پارچە پارچە هەر یەکی بوجەیەکی بر بەلایەکە بردیان بەلایەکە دا بەشیان کردی نویتە خوار ڕەحمان پێکە خوار ڕەحم بە ئیمانەکەمان کاو ئەجا واز لەوە بێنی نازانم دڵە پڕە لە خەفەت و خەم میلەتی نابە خۆمنە ڕاستە فەرمی دەبا بزانم ئێستا تا چەند لە سیامەوە ماویتەوە تا چەند دڵت بە ئێرە خۆش ئێمە خاک دوو دایکمان هەیە دایکی خۆمان ئەمە دایکە گیانە دایکی قەدیمیشمان خاکە ئەمەە دڵم بەم خاکە خۆشە زانی چی دڵم نایە جێی بێڵم وەسێتی کردە بۆ مناڵەکان کە جێی نێڵن و لە مەمون کە باپیرەمان بووە ئاشەوان بووە لەو بەینی سیامیەوە بووە ڕێرە کە عەبدوڵای کوڕی عومەری خەتاب هاتووە ئەم دینیە یەحیا کردێسەوە هاتووە ئەو کابرا کە زاڵم بووە خۆی کردە بۆ ئاشی باپیرەمانە مەمونە سەر لەشکرەکە هەورامی بە زوانی خۆیان کە تەمەنکە ئەڵێن مامۆ ئەڵێن مامۆ زەلامێک نەدی لەم حاڵە و لەم ڕەنگە ئەو ژێ چکاری ئەو زەلامە یەژێ وڵا ئێمە بە شوێنەوارین کابرای زاڵمە و بە شوێنەواگەڕین قایدێکە زاڵمە ژێ وەڵاوا لە دۆڵیانی و ئاشی منە کە وەختی ئەچێ لە ئاشەکە ئەم فەتحیانە دەسەکەوێ ئەڵێ مامۆ چی گەرەکە بوو دەمێ خاروبار یە وەختە یەژە وەڵا ئاڵای ئیسلام و بەرزی ئیسلام گەرەکە و ئەوژە چوار کوڕم لە خزمە خەلیفەی ئیسلامە ئیتێ فەتحی ئێران و وڵاتانەکان هەرێکیانەکە بەوالی منتیقەیەک یەکیان لە سنەدانێ یەکیانەکە بەوالی جوان ڕۆ یەکیانەرێتە منتیقی خڵاشوالانە یەکیانەرێتە منتیقی شیروانە ئەم کوردە یەک پارچە بوو مامۆستا ئەو زەمانە یەک پارچە بووە ئیتر چەند خان ئەحمەد خانی زەڵمیان لێڵکەوتووە هەڵوەخانیان لێڵکەوتۆ شاری هەڵەبژێ کۆن شاری هەڵوەخانی باپیرەمانە ئەوە قەڵای سوورخا بە لەو بەرۆ یەکێ بۆ لەو پاشانە قوبادی فەرۆزیان لێڵکەوتووە ئەم ئایوەڵەشم تێ بردێتە ئەو دیۆ کونە ئەو کردێت شارۆزی پێزەرە کردووە ئیتر تا ئەو لەو چاوە تا ئیمڕۆمە خاکمان بوو ئەم قەومەت یا ژیاوین ئەم قەومی ئەم دی ئێمە تۆ پیاوێکی تەجروبەداری باوکو دایکێکی مامنووری تۆ پیاوێکی تەجروبەداری حەزەکەم پندێکی کوردی هەیە بزانم چۆنی لێ تێگەی ئەڵێ منجەڵی مەردان یا قازانی مەردان بە 40 ساڵە کوڵێ یا بە 40 ساڵ دێتە جۆش ئەوە مەبەستی چییە؟ وەڵاهی تۆ بڕوانە یەژێ ئینسان پیرە بێ دڵ پیر نابێ خاک پیر نابێ یەژێ شێر لە بێشە هاتە دەرەوە خۆیان نێر بێ یامێ دوو شۆڕشم گێڕاوە بەخوا ئیسە شۆڕشێترە گێڕم وەکو شۆڕشێترە گێڕم وەکوینەکەی زۆزە کە سەردامسەر خۆش نەیتوانی تەداخلی ئەو جەبەکە ئەو نەمهین بوو وەڵی تێ 50 شەو لەو سەنگەرا بووین لەر کەمالی حاجی حسەینە مەلاسەلاح لە ئاخر جەبهە بووین لە ئاخر سەنگەرا ئیسەی وام لەو کات و سەعاتە بۆ ئەم خاکە بۆ ئەم وڵاتە هەژارە خی گەورە پاداشت باتەوە خی گەورە عاقیبەت خێربی و تەمەنی شاڵا بەرەکەتدار بێت سپاس دەکەین مەمنونی جەناب
چۆنی باش باشم تۆ ماڵتان لەکوێیە سەی سایق سەیسایق سەیسایق شارێکی خۆشە تۆ چوویتە مەکتەب نا یەک ساڵ یەک ساڵە ماوە ئیشەڵا ئەچیت ئەچیتە چ قوتابخانەیەک هەر مەکتەبێکی دادم مەکتەبەکەی دادەت وانە جا لەگەڵ دادەت ئەچی بۆ مەکتەب وایە نا ئەو کاتی دادم گەورەیە بێت تۆزە فەری ڕاستەکەی جانتاکەش لەگەڵا هەڵەگرێت چونکە جانتاکاتان خۆ هەڵ ناگرێت زۆر قورسە باشە تۆ پێم بڵێ دەفتەری وێنەت هەیە وێناکەیت وێنەی چییە کێشی حەزت لە وێنەی چییە هەر شتێ بێ خێ با بزانم چی حەزەکەی وێنەی چی بکێشیت گوڵە کێشم شاخە کێشەوە هەموو شتێکت فەرین بۆ تۆ تۆ ناوچیە هەستی هەستی خان چۆنی باشم باشی تۆ ئێوە خوشکن بەڵ باشە تۆ پێم بڵێ چەندێ خوشکەکە خۆشەوە هەڵا زۆرم خۆشەوێ زۆر بەڵ ئەگەر خوانە خواست ئێستا بکەوێ بگری چی لێک هەڵا یارمەتی دەم بەرزیەکەمەوە ئەگەر شوێنێکی بری ناربێ چی لێک هەڵا ئەچم ئەڵێم بەدایکمە یارمەتیێنم ئافرین بۆ تۆ خێرا شوێنەکەی بووە بەستن وانە ئینشاءڵڵا ناکەوێت باشە باش تۆ سەیسایقی پێ خۆشە بەڵ ئەی چۆن هاتووی بۆ ئێرە وەڵا ماڵ باوە گەورم باکومەتی با بڕۆینەوە تێ ئەوان بە ڕۆژین بە یارمەتیان بدەین ڕاستە ماڵی باوە گەورەی لێیە بەڵ باشە ئافرین بۆ تۆ ئەی تۆ یارمەتیانەی بەڵ چی بۆ ماڵی باوە گەوراکی وەڵا شتەکان لەگەڵ دایە گەورەمە هەڵەگرم و ئەچم ئەیان شۆرم دایە گەورەت زۆر پیر بووە وڵات تەمەنێکی زۆری هەیە ماشەڵڵا بەڵ تەمەنی زۆرە بەڵ باشە تۆ کەیت دەسی ماچەکەیت بەڵ باشە ئەی دەسی باوە گەورەش ماچەکەیت بەڵ باشە ئەی ئەو هین تەیاتێ دیاری دەیاتی هیچ تەیاتێ ئەرەوەڵا ئافرین بۆ تۆ ئافرین دەبا منژێکی نەخوڵەکتان بەمێ باشە مامۆستا جان سەلام عليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا مانجی ڕەمەزانی پیرۆز لە گوندی سیامێوە و بە تایبەتی ئەم کۆتایانەی ڕەمەزان چۆنە و هەروەها بەرو مزگەوت چۆنە حاڵی ڕەمەزان لە گوندەکە بە شێوەیەکی گشتی چۆنە سەرەتا پێشەکی بە خێراتتان دەکەم هەموو لایەکتان بەخێر بێن ئینشاءڵڵا دەستخۆشتانەکەم بۆ ئەم خزمەتە والحەمدوللیلا گوندی سیامێوەک و سەرجەم دیەکانی تر هەمویان لە مانگی ڕەمەزانە بە تایبەتی گەرموگوڕێکی باشیان پێوە دیارە الحەمدوللیلا لە تاعات و عیبادەت و هەروەها خێر و خێراتیانە ولا بە ڕێکردنی تەواوی مەراسیمەکانی ڕەمەزانە وەکو تەراویح و تر نوێژە فەرزەکان و نوێژە جمعەکان و بە حکمیش لای ئێمە ئەنازەیەک چەندەیەکی لەسەر ئەم ڕێوبانە تر خەڵکی لادیەکان تریش حتا بۆ جمعانە سەردانی لای ئێمەکەن هەلە لایش جمعەکانەکەن مامۆستا لە وتاری جمعە زۆر گرنگی بە چیە دەی تۆ جەنابەت لە گوندی سیامێ بەڵێ جاوەکو لە علمی خەتابەت و لە علمەکان تریشەکە باسییان فەرمووە طبعا مامۆسای ئاینی کە چووە هەر شوێنێک ئەبێ دکتۆری نەخۆشینی ئەو شوێنە بێ بێ مامۆسای ئەو شوێنە بێ کە بۆ مامۆسا ڕیشسپیان ئیتر بە عامەتەن لە ڕەمەزانە باسی فەزائلی مانگی ڕەمەزان و گەورەی مانگی ڕەمەزان و گەورەی لەیلەت و قەدر و زەکات و سەرفتر و ئەم جۆرە شتانە ئاکرێ تا چەند لە تاعات و عیبادەتی خەڵکی بەتابەتی سیامێوە ڕازیت و لەگەڵیشا دەوروبەری وەکو جەنابەت مادەماڵی ئەوانش دێن بۆ مزگەوت و بەتابەتی ڕۆژانی هەینی و بۆ خوتبەکەی جەنابەت تا چەند لە چووکە ئێرە مێژوێکی دوور و درێژی دینداری هەیە حەزەکەین بزانین ئێستاش ئەلحەمدولیلا خەڵک بە گەرم و گوڕیە لەگەڵ دینداری و بەتابەتی لەگەڵ عیبادەتە الحەمدولیلا ئەم شوێنە هەر لە کۆن و قەدیمەوە وەکو کە خۆیان باسەکەن مێژوو لایەنی کەم ئەو نەبێت 100 ساڵ و 150 ساڵیان هەیە کە لەحەمدە لە ماوەی 150 ساڵە هەتا کوێساکە مەلای دائیمیان لێ نەبڕدراوە ئیتر ئەش گونجێ جاری واه بەهۆی ئینتیفازە و شەڕی کاتی زمانی بەعس و ئەم جۆرە شتانەوەتر دەربە دەرکراون و چۆڵکراون ئەم ماسافە مامۆساوشتیان هەر نەبوو و خەڵکیشیتیانە بوو بێ بەڵام ئەلحەمدە وەکو شێوەیەکی عام باشن زۆر باشن الحەمدولیلا الحەمدولیلا خوای گەورە جەنابیشن موفق ئەجمعین ئینشاءڵڵا و خوا سەلامەتتانگا بەخێر بن ئینشاءڵڵا کاک سەلاح تۆ بە کاک سەلاح سیامێوەی مەشهوری وایە چۆنە ئەو لەقەبە وەرگرتووە لە خۆشەویستی سیامێوەیە ئێستاش هەر سیامێوە ئاوا خۆش کە ئەچم بۆ پێنجێن کە ئەگەمە ئاسی سیامێوە دڵم هینە بێت فێن کە بێتەوە ئەراوانە وەتەن شیرینە تۆ لێرە لەدایک بووی بەڵێ
ئێستا ئەو شوێنێک کە تایە لە دایک بووی دیارەوەنێ احتمال من أشوف نخم نظام وقت باكم وأزام وقت خالنا بكون دايق ولا مالي خز مشتابون کاک سەڵاح هەموو دەیەک فەزڵێکی گەورەی ئەیە لە ڕوانگەی شۆڕشکردنەوە یەکیشان ئەوەیە کە خەڵچێک لە ئاوایەکە هەستاوە و بەشداری شۆڕشی کردووە فەزڵێکی ئەوەیە کە دایمە پێشمەرگەی حوانەوەتەوە بابزانم سیامێوە مێژووی خەباتکردن و شۆڕشکردنی چۆنە راسي ما هردو كان هي أو أرى والله حەزەکەم شتێکم لە بارەی شۆڕشکردن و پێشمەرگایەتی ئەوانە بۆ باس والله جاسي أمي لا شورشي شغام هو خلق بجداري كل شورشة تا يستك هي يكل يعني منزل كان شغم حي مليك خانق كان سيامي وابو ايش مالي اللي محمد هو يعني هو تا بابيري ياما بابير مكي لو كسر برا شيء اللي محمد مشهور بك بيش مرقب ولا قال لي ولا شري بكر بايفاني قرميانا لسن شركه بجداري براسي ام جال الشورشي قاسم محمد بجداري كراوه بيق بناي فقيه حمامين كأما زي باوكي أمايا أوش لو شورشا يعني بختك الدواء أي بو سردمي شورشي تازة شورشي أيلوليش قلقي كزور بياج مركب بوا تقريبا هموس ياميوا هجد بوا إنه بياج مركب سنجري شهيد بوا سنجري حقيقي أو تزوير كيس يكري بناي خلقه بياج مركب حقيقي أم جال لشورشي إنه يجا يكم وجبه إعدام كخلق إعدام كلا لكردستان يكي كان سيامي ويبو ناوي كاك محمد بكر ما لا توفيق سيامي بيالن لما وصل كإعدام يكم وجبه لشورشي إنه خلق إعدام كلا كاك محمد ما لا توفيق سيامي وبيك يعني لو كساني كإعدام كلا شش كز إعدام كلا يكي أن أوبو كاك صلاح ئێرە ئێمە ئازانین کە عالمی دینی لێرە زۆر ژیاون وها لێرە مەلای زۆر نادر ژیاون با بزانین کاریگەریان لەسەر جوڵانەوەی ئیسلامی و لەسەر هوشیاری ئیسلامی و ئەوانە چۆن بووە و اینجا لێرە شۆ تێکەڵیکەنەوە بە مەسائیلی شۆڕشکردن و سەردەمی بزوتنەوە و دواتر و ئەوانە ئەوما مەسانی کە نزیک بوون لێرەێکی لەو کەسانی کە لەم ئەخیرۆ لە شۆڕشی ئیسلامیە بەشداری خەسەحوی ئیسلامیە مامی خۆم بۆی کیسە لێرەژە أمزا ما وصل حامي رازي إيكي ولا وفق يعني كل رخيون دوتي هر إيكي ولا كار أكتر كاني كاري صحوي إسلامي لكل سامة تبتي بشر جهاد يكي ما وصل حوج هر دوسة كي إيكي قلبوا للدوسة زي كاني أمدي بتايبتي بنا مالي إما إيكي كاركتر يكمي كاري إسلامي بوا بس كاك صلاح استا كيبيني نازم جۆرێک لە بێنازی پێوە دیارە ینی تۆ دێک خاوەنی شۆڕش بێت لە هەموو شۆڕشەکانە بەشداری کرد بێ خەڵکی مەسەرەن بۆ منە لە زیندانی بەعسا عیدام کرابێ دەبوو ئێستا ئاوا بێناز بێت جوڵە خۆرسیامیوەنی ئەو بێنازیە بەڕاستی چکە ئەم کوردستان و بەتایبەتی ئەم منتیقەیە کە پێڵێن بەناری سوورێن لەبەری بۆ هۆیەوە کە ئەو شاخی سوورێن بە پاڵێوەتیش ئەکسەری شۆڕشەکان لێرە خەعاونەتەوە لێرە بوون حتا یەکەم تەقی پێشمەرگە کە کراوە لم منتقب ناري شارع زور ببراسي أم جاري شورشي نوي والله ماكو بينازي بلي احتمال هندي دي بشكي شير بيك لكم خدمات كذنا هنديك اشتي بكره والله براسي هم كان هروان هم بينازن براسي شي ترد ما وكاته بيقول لك صلاح بين خوش يعني والله امدي ما تقريبا اول شيء انا حسيت انه كان بلي مباشر هنديك او بلين يكم شهيد دواي او فقيم حمومنا كل شورشي قاسم حما شهيد مو دواي او كاق علي محمد قادر ك لشورش إيلول يعني مختو ليرة هل مديا كحكومة هاتو سنة أو مقرقين وقالوا أمجا دواي أو شهيد كريمة شوزة كبيرة كي زور قارمان وبنوبان فرمان دبو شهيد حاج عبد الله كان أو أما زي خوم أنا وأنا كارديان فرمان دبو نقارمان بون كاك حمد نجيم حاج إبراهيم بيالن أولا كركوك الانتبازة كا شهيد بو كاك أمين كرك حاج علي إسماعيلي بيالن أولا هجتا وحود لما تقيش هذا الشهيد بو كان عمر إمام حسن وبداخل شرنا أخو شهيد بوا تقريبا الشهيد كان يري أو كمل لبين بيت كهميش هو بيجمعي حقيقي سنجر براسي إنك اشتكي اعتيادي
بەڵێ خۆشەویستان بەم شێوەیە لە گوندی سیامەوە ماڵەواییتان لێکەین هیوادارینەوە بەرنامەی کە پێشکەشمان کردن بە دڵی ئەوەی خۆشەویست بێ و جوانی و زینەتەکانی گوندی سیامەوە چاو دڵی ئێوەی ڕۆشن کرد بێتەوە لێرەشەوە ماڵاوایی مانچە ڕەمەزانتان لێکەین ئەگەر تەمەن باقی بێ و ئینشاءالله خوای پەروەردگار تەمەنمان بدا ڕەمەزانێکی دیکە دێنەوە خزمەتان بۆیە لێ ئێستاوە ماڵاواییتان لێکەین و خوای گەورە تاعات و عیبادەتمان قبول کا و هەروەها ئەم مانگای لێ قبول کردبین و کردبێتی بە کەفارەتی ئەو گوناهانێک کە لە ڕابردووا کردومانە بەڵە خۆشەویستان بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەکە تاکو ڕەمەزانێکی دیکە ئەگەر تەمەن باقی بێ ئینشاءالله بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ الله أكبر الله بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين السلام عليكم ورحمة الله موسى جعفر